كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. یەکێک لە یاسا قورئانیەکان بۆ چۆنیەتی مامەڵەکردنی مرۆڤ لەگەڵ دەوروبەری لەگەڵ دروستکراوانی خودای گەورە ئەوەیە کاتێ سەیری دەوروبەر و سەیری خۆی و هەموو دروستکراوێکی خوای گەورە دەکا بە چاوی تەفەککورەوە سەیر بکاتن. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا زۆر هانمان دەدا سەرنجمان ڕادەکێشی بۆی سەیری لاشەی خۆمان جەستەی خۆمان بکەین کە چۆ پێک هاتووە، سەیری دەوروبەرمان بکەین لە بچووکترین تا گەورەترین مەخلوقات کە لەسەر زەویدا دەژین بۆ ئەوەی لێی ڕابمێنین و تێ بفکرین کەوا خوای گەورە چۆن دروستی کردووە. ئەو تا دەفەرموێ ئین فی خەلقی السەماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. دەفەرموێ لە دروستکردنی ئاسمان و زەوی و لە جیاوازی شەو و ڕۆژ ئايات و بەڵگە و نیشانە هەیە لە بۆ کەسانە کە خاوەن هۆش و ژیری بن. ئايات هەر ئەو ئاياتی قورئانی نییە، بەڵکو وەکو زانایان دەفەرمون دوو جۆر ئايات هەیە، ئاياتی شەرعی کە ئاياتی قورئانیە و دەخوێندرێتەوە و ئاياتی کەونی کە هەر یەک لە دروستکراوەکانی خوای گەورە لە بچووکترینیان لە گەردیلەیەکەوە تاک و مەجەڕەیەک هەموو ئاياتی خودای گەورەنە. ئاياتیش لە زمانی عەرەبی یانی علامەت، لە کوردی کە دەڵێن هێما یان نیشانە. وەکو چۆن ئەتوو لە شارێک بچێ شارێکی تر لەناو ئۆتۆمبیلەکەت پێویستت بە چەند هێمایەکە لەوەی ڕێت پێ پیشان بدا ئاماژەت بۆ بکە برێ بەو ڕێگایە بڕۆ دەگەی ئەو شارێک کە ئەتوو مەبەستە. هەر یەک لە دروستکراوەکانی خودای گەورەش ئاماژە دەکەن، هێما دەکەن لە بۆ ئێمە کەوا خالیقمان پێدەناسێنن، پێمان دەڵێن کەوا خالیقێکمان هەیە، زاتێک هەیە کە ئێمەی دروست کردووە و ئەو توانا و ئەو صفاتەی بە ئێمە بەخشیوە. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم. ئەوانە یادی خوای گەورە دەکەن بە هەڵسانەوە، بە دانیشتن بە پاڵکەوتن لەسەر تەنیشت. ويتفكرون في خلق السماوات والأرض. بیر لە دروستکردنی ئاسمان و زەوی دەکەنەوە. ربنا ما خلقت هذا باطلا. لە ئەنجامی بیرکردنەوەیان بەبێ گومانی دەگەنە ئەو سەرنجامەی کە خوای گەورە ئەو هەموو دروستکراوانەی لە خۆڕا و بە بێهودە دروست نەکردیە. لۆیێ دەفەرمون فەقینا عذاب النار، ئێمە بپارێزە لە ئاگری جەهەنەم لەبەرەوەی کەسێک ئەوە پاڵ بداتە تو کە ئەو هەموو دروست کراوەت بە بێهودە و لە خۆڕا دروست کردیە، ئەوە بەڕاستی ئەو کەسە شایستەی عەزابی ئاگرە. کەواتە ئێمە کاتێک سەیری هەر یەک لە دروست کراوانی خوای گەورە دەکەین ئەفعال و ئاساری دەستی کردیگار دەبینین. لەناو ئەو دروستکراوانەی خوای گەورە ناوە جوانەکانی خوای گەورە دەدرێژێتەوە، ناوە جوانەکانی خوای گەورە ڕنگ دەداتەوە، تەجەلا دەکاتن. هەر وەکو چۆن سەیری بینایەکی زۆر جوان و ڕێکوپێک دەکەیت کەوا بە ڕێکوپێچی دروستکرایە، لە ڕێکوپێچی و جوانی ئەو بینایە دەزانین ئەو وەستایەکەوە ئەو بینایی دروست کردیە وەستایەکی کارامە و لێزان بووە، ئەو ئەندازیارەی کە نەخشەی لەو کێشایە نەخشە سازێکی بەتوانا بووە. کەواتە بێ ئەوەی ئەو کەسانە بە چاوی خۆشمان ببینین، چونکە شوێنەواری کارەکەیان وە کارەکەیان دەبینین بێگومان دەبین لەوەی کەوا بکەرێکی هەیە و صفاتی ئەو کارە صفاتی بکەرەکە ڕوون دەکاتەوە کە کارێکی ڕێکوپێک و جوان و کارامەبی نیشانەی ئەوەیە کەسێکی بەتوانا و زانا و زیرەک لە دواوی وەیە. هەر یەک لە مەخلوقاتەکانی خوای گەورەش بە هەمان شێوە قسە لەگەر ئێمە دەکەن، مانامان پێدەبەخشن. کاتێک سەیری گوڵک دەکەی ئەو گوڵە جوانە، ئەو گوڵە پێت دەرێ ئەو خودایی کە منی دروست کردی خودایەکی جوانە. ئەو گوڵە دەبیتە خۆراک جاروەیە لە بۆ ئینسان، لە بۆ هەنگەکان. ئەو گوڵە پێمان دەڵێتن ئەو خودای ئەمنی دروست کردیە خودایەکی ڕەزاقە. کاتێک سەیری ئاو دەکەین ئەو ئاوە دەبینین کە لە توینوەتیدا چند خۆشی و ناز و نیعمەتێکی گەورەیە و چ بەزەیەکی تێدایە. ئەو ئاوە پێمان دەڵێتن ئەو خودای ئەمنی دروست کردیە خودایەکی ڕەحمانە، خودایەکی ڕەحیمە. ئەو خودای ئەمنی دروست کردیە دەبی دروستکەرەکی هەبی، پێش هەموو شتێک خالیقە. ئەو جە هەموو ئەسما و صفاتەکانی خوای گەورە لە هەر یەک لە دروستکراوەکانی خوای گەورە ڕنگ دەداتەوە و قسە لەگەر ئینسانی دەکا و خۆی پیشانی ئینسان دەدا.
کەواتە بوونی کار بوونی شوێنەواری هەر کارێک دەلالەت و بەڵگەیە لەسەر بوونی ئەسما و صفات بوونی ئەسما و صفاتیش دەبی ئیلا زاتێک هەبی کەسێک هەبی کە هەڵگری ئەو ئەسما و صفاتە بی مادام ئەو دروستکراوانەی خوای گەورە پێیان گوتین کەوا دەبی ئەو کەسەی ئەمنی دروست کردبی خاوەنی صفاتی زانایی و توانایی و خاوەنی صفاتی دانایی و هەتا دوایی بیتن و خاوەنی ئەسمائی جوان بیتن دەبی زاتێک هەبیتن کە هەڵگری ئەو ناوە جوانانەبی ئەوەش تەفەککورە لە دروستکردنی ئاسمان و زەوی بێ ئەوەی ئەو زاتەش ببینین مەرج نییە چونکە شوێنەوار شوێن پێ کە ئێمە سەیری دەکەین بێ ئەوەی بزانین کە ئەو ئینسانەمان دیتبی کە بەو شوێنەدا ڕۆیشتە بە شوێن پێیەکەی دەگەینە پلەی یەقین کە دەبی مرۆڤە کە دەبی ئینسانێک بێرەدا ڕۆیشتە هەروەها وەکو شوێنەوار ناسەکان ژێر زەوی هەڵدەکۆڵن هەندێک پارچە گۆزە و هەندێک کەرستەی کۆن دەبینەوە بێ ئەوەی ئەو خەڵکەیان دیتبی بێ ئەوەی دیتبیتن کە چۆن دروستیان کردیە چۆن پێچیان هینایە بێگومان و یەقین دەبن لەسەرەوەی کەوا خەڵکانێک هەبووینە ئەگەر هەزاران ساڵیش بەر لە ئێستابی ئەو کەرستە سەرەتاییەیان دروست کردیە باشە چۆن ئاسمان و زەوی و ئەو هەموو دروستکراوانەی خودای گەورە بەبێ بوونی خالقێک ئەو خالقەشکەوە خالقێکی زانا و بەتوانابێ دروست دەبێتن